گەلان ئازادی بتوانێت بەڕاستی حەق وایە مووقیفی زۆر تونتر بنوێندرێن و بەداخەوە ئەوەی لە باشوور دەگوزارێت هەمان شت بەرەمبەر ڕۆژئاوا کراوە بەڵام ڕۆژئاوا قبوڵی نەکردووە. یعنی ئێستا ئەگەر تێبینی بکەن بەدەیان بنکە و بارەگای میتی تورکی لە کوردستانی باشوور هەیە و یعنی دەتوانین بڵێن زۆرێکە لە شێوازی داگیرکردن بەڵام بە شێوازێکی هێمنانە. بۆیە ئەرچی هەرەتون پێویستە با بڵێن هەموو خوێندکاران خاوەن قەڵەمەکان خەڵکی بتوانە بتوانێت ڕۆڵی خۆی ببینی لە ئیدانەکردنی ئەو لەشکرکێشیەی تورکیا جا چێ ئەزعەف الئیمان بە بەکارنەهێنانی مەوادی تورکی یان جلوبەرجی کوردی تورکی یان سەفەر نەکردن بۆ تورکیا هەتا ئەگاتە حەدی ڕەوایەتی ئەوەی کە بتوانی خۆپیشاندانی بەرفراوان بکرێ هاوشێوەی شیلات جێوەوانە بەڕاستی ئەوە دەتواندرێ یەک پارچەی و یەکەوێستی بەرامبەر داگیرکەران بسەلمێنرێ و ئەو هەموو هۆکارانەی کە بڵێن مرۆڤایەتی لە ئاست خەباتمانی کورد بێدەنگە و ئەو هەموو دەوڵەتە ئیسلامیانەی کە خۆیان بە موسڵمان دەزانن بەرامبەر بەو جینایەتکاریە بێدەنگن ئەوەمان پێ دەڵێ پێویستە هاوڵاتی کورد کە وشیارترە لە ڕێبەرە سیاسیەکانی بتوانی کۆدەنجێک دروستکە نەک پاڕانەوە ئەو جارە ئیسپاتیکە بەو جۆرە خۆپیشاندانانە ئەگەر یەک نەبن یەک نەگرن میلەت قبول نەکات لەوە زیاتر بۆ ئەوەی هاوڵاتیان چیتر نەبنە خۆراکی پلان و نەخشەی داگیرکەران.